باشە بینیتان بەشێک لە بۆچوونی هاوڵاتیان کەسێکی هەژار لە شوێنێکی زۆر مەترسیدار منداڵی بچووکی هەبوو تاوکو ئێستا مامەڵەی تاپۆکردنی خانووەکەی نەبوو برزۆ زیاد مستەفا بەڕێوەبەری خانوبەرەی میری هەولێر میوانمە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێر کاک برزۆ سڵاوت دەبێ من حەز دەکەم گفتوگۆ بکەین بەڵام بەر لەگەڵ جەنابەت گفتوگۆ بکەم ئینفۆگرافیکێکەیە حەز دەکەم زیاتر بەرچاوڕوونی بدەم لە دەستپێکی بەرنامەکە من قسەم کرد لەسەر چۆنیەتی تاپۆکردنی خانووەکانی تەجاوز باوەڕ بکەن تەنانەت بۆ منیش بەرچاوڕوونی نەبوو کە چونکە ئەو پرۆژە یاسای لە 2019 پەسەند کراوە لە 2021 جارێکی دیکە هەموار کراوەتەوە سەر لێ شێواییەک هەبوو لۆ هاوڵاتیان کە نەیان دەزانی چەند بڕە پارەی دەدەن چۆن مامەڵە بکەن خۆ بینیتان هەر یەکە بە شێوەیە قسەی دەکرد باشە تاپۆکردنی خانووی زێدەڕۆکان یاسای ژمار 7 ساڵی 2021 ئەوە دوای هەموارکردنەوە سودمەند بوون 300 تا 350 هزار خانوو یعنی لە نێو هەرێمی کوردستان پێشبینی دەکرێت لە 300 تاوەکو 350 هزار خانووی تەجاوز هەبێ لە هەولێر مەرجەکان سنووری شارەوانی بێت یعنی ئەو مەرجانەی کە هەر خانوویەک مەرجێکی تایبەتی هەیە سنووری شارەوانی بێت دەبێت لە سنووری شارەوانی بێت بۆ نیشتە جێبوون بەکار بهێنرێت بە کەلکی نیشتە جێبوون بێ نابێ بازرگانی بێ یانیش کوشت و کاڵ بێ بەکرێ بدرێت پێشکەشکردنی داواکاریەک پێشکەش دەکات تەنیا یەک خانوو یان یەک زەوی ناکرێت سێ خانووی هەیە بڕێ هەر سێکم بۆ تاپۆکەن دەکرێت دەبێت یەک خانووی هەبێ ناوەندی پارێزگا 200 مترە کاکە ئاگادار بن لە هەولێر خانوو تێ سلێمانی دۆک 200 متر تاپۆت پێ دەدرێت ناوەندی قەزا 250 متر ینی لە قەزاکان لە ناحیەکان 300 متر دووجا تاپۆ دەکرێت باشە با بڕۆین تاپۆکردنی خان عینەن بە هەمان شێوە زەوی جیاکراوە لەلایەن شارەوانی هەندێک زەوی هەیە ئەوە لە 125 واتە لە گەڕەکێک لە گەڕەکەکان ینی شارەوانیە جیاکراویتەوە قطعەیە 200 بەڵام یەکە کەستاوە تەجاوزی کردووە لە 125 زەویەکان سەنگاندنی بۆ دەکرێت دواتر کاک برزۆ بەرچاوڕوونی زیاترمان پێدا پارەکەی چەندە ئەگەرەواش بێ لەوانەیە ئەو پارەیە زیابێ بەڵام لەوانەیە بەو شێوەیە نەبێ زەوی جا نەکراوە لەلایەن شارەوانی کە شارەوانی جای نەکردەوە لە کابرا وەکو بینیتان ئەو هاوڵاتێ لەسەر بەرزاییەک نە ئاوی هەیە نە کارەبا هەیە خانووی دروست کردووە دەرێت لە 105 تا 15 بۆی حیساب دەکرێت ئەگەر زێدەڕۆکار سوودمەند بوو بێت لە حکوومەت واتە زەوی وەرگرت بێت شوقەی وەرگرت بێت شتێکی ئیسفادە کرد بێت لە سەدادا پاش ئەوەی پارەکەی بۆ حیساب دەکرێت لە سەدا دەش ئیزافەی بۆ دەکرێت باشە نیشتە جێبوونی کەسێکی دیکە ئەگەر سوودفە کەسێک تەجاوزی کردبوو بە کرەیدا بوو کەسێک شکەنە ناوخانیەکە بوو دیسان لە سەدادەی دێتە سەرێ لە 170 داهات دەچێتە ماستەر پلان بۆ گەڕەکەکە یعنی بۆ شەقامە بۆ ئاوە بۆ کارەبایە بۆ ئەو بابەتەیە ئەو پارێکی حکوومەت لە هاوڵاتی وەردەگرێت بە پێی بڕیارەکە لە 130 دەچێتە گەنجینەی حکوومەت ئەوش هەر بۆ وەزارەتی شارەوانیە بۆ ئەوراق و کتاب و ئەم بابەتەیە باشە بەڵام کاکە بەخوا تا ئێستا بەرچاوڕوونی نییە نازانی کەسێک زەویەکی گرانبەهای داگیر کردووە چەند پارە دەدا و کەسێکیش لە شوێنێکی چۆڵ ئاوی نییە کارەبای نییە چەند پارەدا کاک برزۆ سڵاوت دەبێ پێم بڵێ چۆن مامەڵە لەگەڵ ئەم دوو بەشە دەکەن زەوی هەیە لە نسێ و سنتەری شار خەڵکی دەستڕۆیشت و داگیری دەکات دابەشی سەر قوتع بیستی دەکات دەیفرۆشتەوە بە پارەیەکی زۆر و خەڵکێکی شێ لە دەرەوەی شار لەسەر چیایە گردێک شتێک دروست دەکات چۆن مامەڵە لەگەڵ ئەمە دەکەن زۆر سپاس کاکەمەران تەوان ئێمە لێژنەیەکمان هەیە پێ دەگوتێ لێژنەی خەملاندن باشە یعنی هەر مولکێک کە تەجاوز بیتن لەسەر مولکی شارەوانی ئەو لێژنەیە کە نوێنەرێکی داواکاری گشتی دادوەرێکی بەڕزی تێدایە هەڵدەستی خەملاندی ئەو مولکە دەکاتن بە نرخی بازار زەویەکە نەک ئەو خانوویەکە لەسەریتی زەویەکە بە نرخی بازار چەند دەینی ئەو حاڵەتی ئەو تاریخەی کە خەملاندی بۆ دەکەن دواتر ڕێژێک لەو خەملاندنی وەردەگیرێتن ینی بۆ نمونە ئەگەر کەسێک لە شوێنێکی زۆر باش تەجاوزی کرد بیتن ئەو شوێنە بە نرخی بازار چەندی دەینیتن ئەو کاتە ئەو ڕێژەی کە جەنابەت باسی کرد کە دوو ڕێژەیە لێ وەردەگیرێتن کەواتە نرخی بازار دەور دەبینیتن کەسێک لە شوێنیشتر کە تەجاوزی کردیە بەڵام لە بازار نرخی زۆر کەمە
نرخی بازار وەردەگیرێتن ئەو ڕێژەی هەمان ڕێژە لەو شخصەش وەردەگیرێتەوە. باش ئەگەر بە ساڕوونی بدەین بە هاوڵاتی بەڕێز بەرزۆ یعنی ئەوە تۆزە لاستیکیە ئەم وڵامە ئەگەر بڵێن زەویەک بای یەک دەفتەرە بچێ بازاری ڕەش دەڵێ کاکە من 200 متر دەدەمێ بە یەک دەفتەر ئێوە چەند پارەی لێ وەردەگرن بۆ تاپۆکردن خانووی تەجاوزی لەسەر کرابێت. بەڵێ وەک جەنابەت باست کرد ئێمە دوو جۆرمان هەیە ئەو شوێنانەی کە پێشتر شارەوانی جیاکردنەوەی بۆ کردووە سەنەدی تاپۆی سربەخۆی هەیە دواتر کەسێک هاتووە تەجاوزی لەسەر کردیە ئەو حاڵەتە کە زۆر کەمە ئەو حاڵەتە یعنی سەتایەکی تەجاوزەکان کە بۆ شێوەی بیتن ئەوانە 125 لێ وەردەگیرێتن بەڵام حاڵەتە زۆرەکە ئەو شوێنانەیە کەەوە شارەوانی دیاکردنەوەی بۆ نەکردووە نەخشەی کەتینە یاخود سەنەدی تاپۆی سربەخۆی نییە ئەوە ڕێژەکەی لە بینی 105 تاکو 115 بازاریە یعنی 115 بقیمەی سعرەکەیە بەرزترین سعرەکە لێ وەربژێتن کەمترینشی 105 لەو بینەی سعرەکەی نرخەکەی لێ وەردەگیرێتن ئەو تەجاوزانی بۆ شکلەیە باشە دەتوانێت بە قسط پارەکە بدەیان بە یەکجاری پارەکە بدە بەڕێ ئەگەر بڕی خەملانەکەی کە لێ وەردەگیرێتن لە 2 میلیۆن دینار زیاتر بیتن ئەوە بۆی دەکرێتە بە 4 قسط بە 4 قسط دەتوانیت پارەکەی خۆی بداتن یعنی ئەوەی کە جەنابەت باست کرد ئەگەر دەفتەرێک بیتن ئەوە لە بینی 5 وەرەقەیە تا 15 وەرەقەی لێ وەردەگیرێتن لە 15 وەرەقەی زیاتر نابی لە ئەو پەڕیکەوە باشی شوێنەکەی بیتن لە 15 وەرەقەی زیاتر نابی باشە من دەبێت بە چاوەڕوانی بدەم بە بینەرانی بەڕێز ئەو پرسیارە زۆر لەمە کراوە کاک بەرزۆ زیاد بەڕێوەبەری خانوبەری میری هەولێرە تەمان بە ناوی هەولێرەوە قسە دەکا بەڵام یاساکە بۆ هەموو گشتاندنی بۆ کراوە بۆ هەموو هەرێمی کوردستان کاکە ئەگەر زەویەکەت لە بازاری ڕەش دەفتەرێک بکە وەک کاک بەرزۆ دەڵێ لە 5 وەرەقە تا 15 وەرەقە دەدەی ئەگەر زیاترش بێت لە 2 میلیۆن دەتوانی بە قسط بدەیت ئەو کات تاپۆ دەکرێت باشە کاک بەرزۆ بەشێکی زۆر لە هاوڵاتیان تاوەکو ئێستاش نەچوونە مامەڵە بکەن چارەنووسی ئەوانە چی بەسەر دێت بە پێی یاساکە من نامەوێ باسی بکەم بەس مەترسیدارە ئەگەر ئەوانەی نەچوونە مامەڵە بکەن چیان بەسەر دێت بەڵێ بەڕاستی ئێمە بە هەموو وەسیلەیەک ئاگادارمان بڵاو کردووە بۆ خەڵکی حتا لە ڕێی مامۆستایانی مزگەوت لە وتارەکانی هەینی و لە ڕێی مختارەکان لە ڕێی پەیجەکان و سۆشال میدیا و کەناڵەکان بە هەموو شێوەیەک ئێمە ئاگاداری خەڵکمان کردەوە کە خەڵک سەردان بکاتن لە بەرەوەی ماوەکەی دیاری کراوە بە تاوەکوونەوەی نۆ ئەگەر بە پێی یاساکەی بیتن کاتێکەوە ئەو ماوەیە کۆتایی پێدێتن ئەوە شارەوانی دەتوانیتن ئەو مڵکە زەویەکە بە پێکاتەوە بە ناوی خۆی تۆمارکە دواتر لە ڕێی زیادکردنی ئاشکرا بیفرۆشێتەوە ینی ئەو هاوڵاتێک کە تەجاوزی لەسەر زەویەکەی کردیە چەند ساڵێکە لە ناو خانووەکەیە بە پێی ئەو یاسایە کە ئێستا مامەڵەی نەکردووە شارەوانی دەتوانێت مامەڵە بە زەویەکە بکە بە خانووەکە بکە بەڵێ بە پێی یاسایەکە دەتوانی بە ناوی خۆی تۆماریکە بە پێک هاتەوە بە پێکاتەوە تۆماری بکە ئەو لە حاڵەتێک ئەگەر مودەی یاسایەکە درێژ نەکرێتەوە ئێستا شارەوانی دەتوانێت ئەو ئیجراعاتی بکاتن باشە ئێستا چەند کەس مامەڵەی کردووە با بڵێن هەولێر وەکو نمونەوە گرن هەرچەندە من لەگەڵ سەرۆکی شارەوانی سۆرانیش قسەم کردووە بەنسبەت لە سنووری پارێزگای هەولێر کە لەوانەیە ڕێژەی بەڕێکردنی مامەڵەکانیان سەردانی هاوڵاتیان زیاتر بێت بە بەراورد لەگەڵ سلێمانی لەوانەیە لەگەڵ دۆهۆکیش لە هەولێر چۆن بۆ دۆخەکە لە سەدا چەند خەڵک چووە لە هەولێر تەوان هەولێر بە قەزا و نەحیەکانی سۆران لەگەدانیان تەوان ئەوان کە ئیدارەش سەربەخۆنە تاوەکو ئێستا ینی تاوەکو مودەکەی تەواو بوو زیاتر لە 17,000 کەس داواکاری پێشکەش کردبوو 17,000 تقریبا 200 کەس بوو داواکاریان پێشکەش کردبوو تەوان ئەوە ڕێژەی کەمە بەڕاستی بە بەراورد بەو ڕێژەی تەجاوزەی کە هەیە تەوان کۆمەڵێک ئەو کاریش هەیە کە خەڵکەکە نهاتە پێش ئەوە جەنابەتان دەکرد باس کرد و خەڵکەکەش خۆی هەندێکی تری باسی کرد باشە ئەوەی مامەڵەی کردووە بەرچاو ڕوونی نییە دەڵێ ئەو مامەڵەم کردووە تا ئێستا حکوومەتی جوڵامێکی نییە تاوەکو تاپۆوەگرم پارەکە بدەم بەنیازی چین ئێوە بەڵێ تەبعاً ئەو خەڵکە مامەلەکەی بەیەک داواکاری ئاین دەست پێ کردووە دواتر ئێمە هەمویان ئەوانەی کە هاتوونە ئەو وەی کە سەردانی
لێژنەکانی ئەمەی کردووە نووسرامان بۆ کردووە بۆ لێژنە فەرعیەکان لاوەچەکان ئەوە پشکنینیان بۆ کردووە کەشفی خانووەکەیان کردووە کۆمەڵێک معلوماتە بووە بە فۆرمەکی تایبەت بۆیان پڕکردێتەوە دواتر ڕەوانی لێژنەکانی ئەمەیان کردووە ئێمەش کاری وردبینیمان بۆ کردووە پاشان تەحویلی لێژنەکانی خەوڵاندنمان کردووە دواتر کۆمەڵێکی زراعەتی فەنی هەیە لە بەرەوەی زۆربەی ئەو شوێنانە سەنەدی تاپۆی سربەخۆی نییە دیاکردنەوەی بۆ نەکراوەشی لەسەر دەکەن باشە بۆ مەزرعەکان چارەنووسی مەزرعەکان ئەوانەی بە ملیۆنێک دۆلارە زیاتر کەمتر ئەوان چی بەسەردێ هەر تاپۆ دەکرێیان ئەوان جیاوازە مەوزۆیان ناوە جیاوازە وەک جەناودوتێ یان یەک لە مەرجەکان ئەوەیە کە ئەو خانوانە کەوتوتە ناو سنووری شارەوانی مەزرعەکان زۆربەی زۆری هەموو لە دەرەوە سنووری شارەوانینە ئەوانە مەشمول دینە ئەوانە لەوانەیە ئاخر پرسیارم ئەوەیە کاتم کەم ماوە ببوورە داوا دەکەن درێژ بکرێتەوە ماوەکە چونکە خەڵکێکی زۆر نەچووە لە سلێمانی لەوانەیە لە ئیدارەی سلێمانی لە 5 خەڵک نەچوو بێ مامەڵە بکە بەڵێ ئێمە جەنابی پارێزگار کاگومێت ئەو ڕۆژە بە ڕسمی کۆبنەوەی کرد لەگەڵ لێژنەی شارەوانی پەرلەمانی کوردستان وە بفەرمی لێ داواکردنکەوە مودەیەکی تر ئەو یاسایە درێژ بکرێتەوە بۆی خەڵکێک زیاتر بتوانێتن داواکاری خۆی پێشکەش بکاتن بەڵێ ئێمە داوامان کردووە و پەرلەمانیش بخۆیان ئاگدارن لەوانەیە ئیش لەسەر بکەن زۆر زیاد مستەفا بەڕێوەبەری خانوبەری میری لە هەولێر زۆر سپاست دەکەین کە زانیاریت پێداین